بەناوی خوای بەخشندە و میهرەبان بەناوی گەلی بەپێی حکمی بورگەکان یەکەم دووەم و سێیەم لە مادەی 16 و بورگەی سێیەم لە مادەی 18 و مادەکانی 47 و 48 و 52 55 و 56 و 57 لە پەیرەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان داش عێراق دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بریاریدا لە بڕواری 28 پێنجی 2019 یەک شیرین ئەمین عەبدولعەزیز ئامادە نەبوو بە بایکۆتکردنی هەردوو فراکسیۆنی یەکێتی و نەوەی نوێ بەپێی بڕگای حوتەم لە مادەی 23 پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان بە ئامادە نەبوو هەژمار ناکرێن. بەڵێ ئومێد عەبدوڕەحمان حەسەن خۆشناو دەکەین کە سەرۆکی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستانە بفەرمونون کاندیدە بەڕێزەکەتان بۆ پۆستی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بخەنە ڕوو چکە هەر بە یەک دەنگ حیسابە.